ئەو گۆرانیە پێشکەشە بە مامە سالار چاوەڕەشی خۆشەویست و مامە سیروان کەلاری و خاڵەبەتانی دژە تیرۆر و مامە ڕێکەوت عارف کەیانی خۆشەویست بژین دەی پێشکەشە بە کاکە گۆران دەربەنی خۆشەویست هەرەوەی پیرۆزمیای عاشقان نەمڕۆ ڤالەنتاینە پیرۆزمیای عاشقان نەمڕۆ ڤالەنتاینە گوڵی سوور بگۆڕنەوە ڕۆژی عەشق و وەمینە گوڵی سوور بگۆڕنەوە ڕۆژی عەشق و وەمینە عاشقان بە یەک شادن بەس من دڵم غەمگینە لێکی دوورخستینەوە کۆڕۆنا و کەرەنتینە ئێستا لە باخی عەشقان هەموو لا گوڵچنینە بەهاری من خزانە وەختی گەڵاوەرینە شەرت بێ دوایی بەیادی ئەو یارە خوێشرینە گۆرانێکی خاو بڵێم دڵم دەرچوو لە سینە پێشکەش بە چینی عاشقە چاوی من ناوچینە بیڵێ بەرزانی جەعفەر حەزیان لە داکوتینە بیڵێ بەرزانی جەعفەر حەزیان لە داکوتینە ئای بژی پێشکەش باشەکان چاومانن منیش بولبولی شەیدایی چوار دەوری لەقوچڵم ئەرەوەی پێشکەشی دەکەم بە تۆ جوانترین چەپکە گوڵم ئەیە و کەسەی کە دایم دەمناوی لەناو دڵم وا نەزانی کە دوورەمی ترێ لە تۆ خاپڵم ئەرەوەی کاتێ تۆ لەی بیرەکەم وەژا چێتە ئاقڵم لاپیتەم مەڵوەسراوە خۆشم میوانی گڵم لاپیتەم مەڵوەسراوە خۆشم میوانی گڵم ئایا فەرمووستالژیان هەیەی خوایە لەو ژینەدانم بوەستیە بەروسایە ڕۆژێکی خۆشم لەدی لە ژیانی ئەوسایە هەیەی خوایە لەو ژینەدانم بوەستیە بەروسایە ڕۆژێکی خۆشیم لەدی لە ژیانی ئەوسایە خەڵکی دەڵێن گۆرانی لە هەوا و هەوەسایە بەڵام من خەمی دڵم لە لووشی پێنووسایە ئەوەی کە من دەینووسم کوا باقلی کەسایە کوانێ لە کتێبخانە و ڕۆمان و قاموسایە هاي بيما سر عصري موضوع جينم لها رسايا ظلم وكو قرباني لجير يك نفسايا هاي بير بوم بهاوري بوشانو دار حسايا خوزك بيش خبر الكن خبر ميهال بسايا يارم بوسا شركة يكدي لقلم بوصايا منم فرمان بيلانا بيناسن ام وصايا
ئەوەی لە مێشکی منە یاخود لە بەردەسایە وانێ لە کۆمپیوتەری و لە حەوتی پڵەسایە بۆ کاگۆران دەربەری ڕەفیق نییە و برایە زۆرانی برای کار لوقمان بۆ بەندەش وەک برایە بۆ کاکسیروان کەلاری و چی کەلاری دنیایە کار لوقمان شارە زووری بۆمان پشتە پەنایە بۆ کاک سالار چاوڕەشە بیپارێزی خودایە مەمنونی مام ڕێکەوتم منی بۆ ئێرە هێنایە های ئێرە دەربەندی خانە ئاوەدان بێ خودایە های کاک بۆتان دژە تیرۆر کاک بۆتان دژە تیرۆر کاک بۆتان دژە تیرۆر هەتا هەتا هەتایە سڵاو لە کاک بۆتان بێ چی دژە تیرۆر دنیایە بەدڵ پێت هەڵدا دەڵێم فەرمان لە خزمەتایە بەدوو قۆڵی بۆن دەڵێن بەدوو قۆڵی بۆ دەڵێن بۆ خاڵە بۆتان وەڵا ناڕوە بەزایە بیلا ناڕوە بەزایە ئای بژینی بخيالم دا أهالي أواتي بردام وتش هاي تشندين أواتي بطالي تشندين تكبير والراوش يق أوات ما تدي أواتي طاسة ولمش يا أبي شو أوات أبو تبون بقوراني بش لنوى تشندين نخوشيو تقاري دورو دريش بيانم بريوما سنة وراسو سروليش يا عمرم يا بدم معوا وكو ساورو برويش عروي سروري شمس بيبو وكو مصي بسطوش يا تازة قوشي بيمالين تو استعدي بوكوش جا تازة سوديشيا تو خوا بسي جيش جيش أنا ويبير من يكل دواني يقروشي دورو دريش همو دنياهي من بيه نايين دور ركاد مش همو دنياهي توبه نايين دور ركاد مش الرحمة اللي بيه هاي مردم لبر چاوی تو سوتان لبر تاوی تو هاي لسیر دارم هەڵواسن بەرز بە پرچی خاوی تۆ هاي ێزانم لەم دنیاە بەزمۆ من شیاوی تۆ هاي بۆچی وا گۆڕاوی تۆ وەکو خۆت نەماوی تۆ هاي بوم بەڕاستی نییە شیران تەنها دەکەم ڕاوی تۆ هاي بەڵام تۆ ڕاوت کردم من کەوتمە داوی تۆ لەنێو هەموو جوانانە با بۆتە باو باوی تۆ هاي لەنێو هەموو جوانانە با بۆتە باو باوی تۆ نەخۆش و مەستانە بم کە دەبیسم ناوی تۆ هاي بيسو مصدانا شو لبر من قريابي تو هربو كاك رزانة ونوضي أمن شو كان لبوتو هربو كاك غوران دربني قتد بونا كمرورو بو كاك غوران دربني قتد بونا كمرورو